پشتوانên Serok Trump li dijî biryarên fermandarê Kalîforniya nerazîbûnan dikin. Derçoyên ev saliyên zankoyan bêkar dimînin lê gejbînin. û li Dubey kampanyek demamkin sêla yên parastinê ji vîrusa korona durist dikin. سلااو و ڕێز و هیویên دەمەخۆش لەگەڵ بەرنەما کورد کونەکشن ji dengê Amerîka li Washington. Xwepêşanderên nerazî li dervey avahiya paytextê Ostanê Kalîforniya xwepêşandan dikirin lê dijî biryarên fermandarê wîlayetê ji bo mana di malan de li demê bêhinvedanên roja rêzgirtin û bîreweriyê li serbazên derîn yên Amerîka. Polîsan rêkên sereke û rewanrêkên Kalîforniya ku diçine avahiyê girtin, lewan rêkxerên xwepêşandanê gutar li pişt lorî otomobîlan ji girseyê re xwendin li demê ku firokekê bi ser wan re yaftek difirand û wêneyê fermandarê Kalîforniya Gavin Newsom li ser û hevoka dawî bi zordestiya wî bînin li ser bû. Xwepêşanderan dirûjmên piştevanîkirina Serok Donald Trump bilind kiribûn. Kêm ji wana berdevkên xweparastinê li ber bûn. Ev xwepêşandan hevdemê sistkirina astengên vekirina kardariyan bû li seranserî Kalîforniya tevî bilindbûna jimara vegir û miriyên ji ber vîrusa korona û rênimayiyên xweparastinê. Diyara biryarên mana di malê û vederkirinê de yan jî sistkirina rênimayiyên ji ber vîrusa korona bûye naverokê mişt û miran li nebes li Kalîforniya belkû li gelek cihên dî li Amerîka û lê cîhanê jî. Gelo hikûmet yan jî xelk dikarin çi bikin li vî demê ku hêşta mirin û vegirtina vîrusê jî her berdewam e. Canî dîlan digel Dr. Kemal Artîn li Kalîforniya bi Skypeê axiftiye. دکتۆر کەماڵ خۆشاتنەوە بەڕنامەکانی بەشی کوردی دەنگی ئەمریکا و بەڕنامەی کورد کونەکشن. زۆری وڵاتان بەنیازی لادانی قەداغاکردنەکان و گەڕانەوەی بوو سەر کاروبارەکان و ژیانی ئاسایی ئێوە چۆن دەڕوانە ئەو جۆرە بریارە؟ بەڕێی من دووشت هەیە، یعنی دوو بیرروبڕوام هەیە، یەکی بڕوبڕوایەکی شەخسی، یەکی بڕوبڕوایەکی تەخەسوسی. من بە عنوانی ڕەوان پزیشک وە پزیشک پێویستە ناسم خەڵک ئاگایان لە خۆیان بێ، هەموو کاتێ مراقب بن کە ئەو 2 متر فاصلەی کە پێویستە بیگرن، خۆیان بپارێزن، دەست بشۆرن، جلیان بشۆرن کە ئەگەر دەرەنەوە ئەو کەسانەی کە ممکنە زایفیان هەبێ، ئیمیون سپرێشنیان هەبێ، محافزەتیان پێن لێیان دوور بنەوە. ئەوە نشتێکی گرنگە بۆ هەموو. لە عینی کاتیشە ئەوە نشتێکی گرنگە. من بە عنوانی شخص بەڕێی من هەر کارێکی ئینسان دەکا ئەبێ لە خۆی دڵی خۆیەوە بیکە، نە کەسێ پێی بڵێ ئەبێ وا بکەی. چۆن بێ وا بکەی هەر ئەو شتەیە کە ئێمە تەجربەمان کردووە لە وڵاتە داگیرکراوانە کە خەڵک دەوڵەت بە خەڵک دەڵێ کە چی بکەن چی نەکەن، وەکو ئەوەی کە خەڵک حیوان بێ هیچ نەزانێت. پێویستە بە خەڵک ئینسان ئیطلاعات بدا، ئینفۆرمێشن بدا، بڵێ خۆتان تەسبیح بگرن کە چی باشترە بۆ ئینسانیەت، بۆ مرۆڤایەتی، بۆ کۆمەڵگایەتی. بەڵام ئەگەر کەسێ بڵێ ئەبێ وا بکەی، هیچ فەرقێکی لەگەڵ ئەو وڵاتانەی نییە کە بە زۆر هەموو شتێ بە هەموو کەسێ دەسەڵمێنن ئەبێ ژیان ئاوا بێ، ئەبێ وا بێ بکەیتەوە، وا ژیان بکەیت. ئێمە زانین حکوومەتەکان غەمی ئابوووریانە، بەڵام هاوڵاتیان غەمی بارێدۆخە ژیان و تەندروستیانە. ئایا خەڵکەکە لە ماڵەوە بیزار بۆ ئەوی بڕاتە دەرەوە یان حکوومەتەکە خەمی ئابوووریەکەیەتی؟ هەردووکیە، بەڵام زۆر زۆر جوان دەبێت خەڵکەکە خۆی ئاگا بێ وانەکە. من شخصن کە پێ کەسێک کەس ناتوانێت بەرەم بگرێت کە بڕۆمە دەرەوە نەڕۆمە دەرەوە، بەڵام محافزە دەکەم بە خاتری ئەوە ماڵم هەیە، منداڵم هەیە، ئەبێ ئاگا بم کە ئەو مەسەلە بۆ من پێش نەیەوە، بۆ هیچ کەسی دیکە پێش نەیە. من نەخۆشەکانم نابینم شخصەن فعلەن بە بۆنەی ئەوە، بە بۆنەی محافزەتی ئەوانیش بەس لە دوورەوە لەگەڵیان قسە دەکەم، لە ڤیدیۆ بە تەلەفۆن و لەگەڵیان قسە دەکەم چون باشتر ئاوایە. بەڵام کەسی بە من زۆری نەکردووە کە تۆ نابێ نەئەنبینی، تەشخیصم داوە کە وا باشترە، وە خودی نەخۆشەکانیشم خۆیان تەشخیصیان داوە وا باشترە. بەڵام لە عین کاتیشا من ئەبینم خەڵک زۆر 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 مشکڵاتی هەیە ئێستا، بەڕاستی زۆر مشکڵاتیان هەیە. خەڵک ناتوانێت پارەی ماڵەکەیان بدا، ناتوانێت خۆراک بکرێت چون کاری نییە، ئیشی نییە. چی بکە بەسەر نەگەر نەگەڕێتەوە سەرکار. پێویستە کە ئینسان بکرێتەوە بەسەر کار بە احتیاط، بە ئاگاداری، کە بزانێت چۆن باشترە بۆ خۆی و بنەماڵەی و بۆ کۆمەڵگاکەی.
دکتۆر دەڵێن حکوومەت دەبی وەکو شۆفێری ماشینێک بی پێ لەسەر برێکەکە بی هەر کاتی پێویست بوو برێک بگردن و هەر کاتیشنە تون لێ خوڕێتن ئێوە چ شتی بە گونجاو دەزانن بۆ گەڕانەوە بەسەر کاروبارەکان بەڵێ ئەگەر بەڕاستی پێویستەوە زۆر ئەنالۆژیەکی زۆر جوانە ڕاست دەکەی ئەبێ ئەو کەشەی کە ماشینەکە لێخوڕێ زۆر مەهارەتی هەبێ تەخەسوسی هەبێ لەگەڵ ئەوانەی کە مشکڵێتێکی هەیە بپرسێ هەموو کاتێ ئەو شتێکی پێویستە ئەنجامی بدە بەڵام نە بە زۆر نە بە ئۆردرن نە بە قانونی ئیزافەکردن وستە بە کالیفۆرنیا ئێستا کالیفۆرنیا تقریبا وەکو یەکێ لە وڵاتەکانی هینی ئیسپلاکی پێ هاتووە هەموو دەوڵەت بۆ هەموو تەسمیم بگرێ حتا چۆن دانیشی لەکوێ بڕۆی چی بکەیت چی نەکەی هەمووی تەسمیم گرتووە یعنی بەعنوانی شاید بەعنوانی بیری ئینسانی و بیری پارستنی خەڵکە بەڵام عینی کاتیچە فشارە یعنی فشارە دەرێ بە خەڵک ئەو ئازادی خوازیەی کە خەڵکی ئەمریکا پێی عادت کردووە لە بینی دەبە لە حازە زۆر کەسیش پێی ناخۆش ئەو کەسێک کە بیر دەکاتەوە پێی ناخۆشێکە بە زۆر تێکن دکتۆر کەماڵ لێکۆڵەرانی زانکۆی کۆڵۆمبیا دەڵێن ئەگەر هەفتەیەک پێش دەستیان بە پیاوانەکانی سنووردارکردن بکردبایە 36,000 نەفەر کەمتر دەمردن ئێستاکە کە هێشتا نەخۆشیەکە بنبڕ نەکراوە شیانی سەر هەڵدانەوەی پەتاکە نییە ئەس وها کەوتم ئینسان ئەبێت ترسی نهایەت ترس چییە ترسی ئینسان لە مەرگە وانە ترسی ئینسان لە مەرگە نەخۆشکەوێ و بمرێ ئەسەنی بیر و بڕوای فەلسەفیەکەی خەڵاتە بەڕێی من چون مردنیش بەشێ لە ئەسەن هەستیە بەڵام ترست لە مەرگ بۆ ئەم ترسەی کە بە وجود هاتووە خۆی لە مەرگ خراپترە بەڕێی من چون هەموو کەسێ دەمرێ ممکنە لە هەر نەخۆشیێکی دیکە بمرێ ئێستا بەر لەمە دەگرین سێ مانگە دیکە ئەنەکەی تازە داهاتوو چیکەن هەموو کاتی وای لە دەکەن کۆمەڵەکە دادەخەین ئەگەر جواب ئەوەیە بەس بێت تواوی فەلسەفەی ژیان بگۆڕێت ڕەوانپزیشک دکتۆر کەماڵ ئارتین زۆر سپاس بۆ ئەوێ پێ خۆشحاڵم هەر بژین vaya sala xwendinêya 2020 bi dawî hat û derçoyên zankoyan ev sal wê bêkar bimînin ji ber rêjeya bilinda bêkariyê li Amerîka bi egerê varosa korona ku renge bigehte 20 ji sedê li demekî nêzik. Lê derçoyên ev sal geşbînin li hember paşeroj û jiyana xwe. خوێندکارەکانی زانکۆی کۆڵۆمبیا لە نیویۆرک بێ ئاهەنگی تەواوکردنی خوێندن لەوێ بوون ئەو کارانەش دوای تەوابوون دەستیان کەوتووە ڕەنگە لە مەترسی دابێت پێیان ڕاگەیان دەبووم کە لە مانگی سێپتەمبەردا بچمەوە سەرکار بەڵام بەپێی بارودۆخەکە سەودای لەگەڵدا دەکەم دەکەوێتە سەر ئەوەی ئەگەر باری ئابووری باشتر بێتەوە ئەوە کارەکەم دەمێنێتەوە و دەچمەوە سەرکار نازانم کە چی ڕوودەدات وێنەگرتنەکانی ئەم ساڵی دەرچوانی زانکۆ لە کۆی ئەمریکا وەک ڕابردوو نییە خۆ ئامادەکردنیش بۆ دەستکەوتنی کاریش ئەو خۆشیەی جارانی نەماوە وەک خودی خۆم بەختم هەبوو بە تەواوکردنی زانکۆکەم کارێکیشم دەستکەوتووە لە بوارەکەی خۆشمدایە دەزانم زۆر لە هاوڕێکانم ئەو بەختیان نەبووە بە باوەڕی من ئەگەر باری ئابووری وەک جارانی لێبێتەوە ئەستەمە ئەو کارت دەست بکەوێت لەم قەیرانەی کۆرۆناڤایرۆس لە ئەمریکا ناوێتەوە 39 ملیۆن هاوڵاتی ئەمریکی پارەی بێکاربوون لە حکومەت وەردەگرن و وەزارەتی کاریش ڕایگەاندووە 2,400,000 کەس لەم دوو هەفتەیەدا پەڕاویان پێشکەش کردووە بۆ وەرگرتنی ئەو یارمەتیە هێشتا ڤایرۆسەکە ترسی ئاوێتەی ژیان کردووە کاتێکی پڕبەهایە بۆ من کە خوێندنی زانکۆم تەواو کردووە لەم دۆخەدا هەست بە کەمێک ترسیش دەکەیت پێویستە ئارام بیت و بێت ترس ڕوبەڕووی ڕەوشەکە ببیتەوە لەو باوەڕەدام ساڵی 2020 بۆ هەموو دەرچوانی زانکۆوە ساڵێکی سەخت و دژوار بوو بەڵام ئەگەر پێکەوە بمێنینەوە دەتوانین سەودا لەگەڵ بارودۆخەکەدا بکەین بەهۆی کۆرۆناڤایرۆسەوە هیچ شتێک لە ژیاندا تام و چێژی خۆی نەماوە نەبوونە و ئاهەنگەکان و نەکۆبوونەوەکان وەلیە دنیا بەوە جوان بووە هەمیشە هیوایەک لەدایکە بێت یحیا بەرزنجی دەنگی ئەمریکا لێ دووبەی کەمپانیەکن و دەست بە دروستکردنا دەمامک یان ماسکان کردە بە شێوازی 3D یان سێڕوو ji بۆ ئالیکاریە نەهشتنا ڤایرۆسا کرونا ئەو دەمامک وێ باشترین شێواز بە ji بۆ خۆپاراستنی ji vê ڤایرۆسێ لە ئۆفیسێکی بچووک لە ناوچەیەکی پیسسازی لە دووبەی چاپەمەنی 3D بە بەردەوامی کار دەکەن بۆ بەرهەمهێنانی ئەو ڕووپارێزیەی کە داخوازیەکی زۆری لەسەرا هەر لە دەستپێکردنی پیر ئەرکامەوە هەفتانە 10,000 ڕووپارێز بەرهەم دێت
ئەرکام دەڵێت ئەو کاتێک بە پۆلیسی دووبەی گەیشتووە پرسیاریان لێ کردووە سەبارەت بە چۆنیەتی چاپەمەنی 3D لە توانای بەرهەمهێنانی ڕووپارێزیدا. دەشڵێت پۆلیسی دووبەی داوای ڕووپارێزی کردووە بۆ پزیشک و پەرستارەکان، ئەمەش داخوازیەکی زۆری لەسەرە. ئێمە داواکاریمان لەلایەن پۆلیسی دووبەی پێگەیشت بۆ چاپەمەنی 3D پرسیاریان لە چەندێتی و چۆنیەتی توانای بەرهەمهێنانەکە کرد و داوای ڕووپارێزیان کرد بۆ پزیشک و پەرستارەکان کە داوایەکی زۆری لەسەرە. وتیان ئەگەر لە ئەوروپاوە داوای بکەین کاتێکی زۆر دەخایەنێت، بۆیە ویستومانە بێین بۆ پیشەسازی بەرهەمهێنانی ناوخۆیی. لەم چەند هەفتەی دواییدا فەرمانبەرانی پۆلیس بە پۆشینی ڕووپارێزی دەبیندرێن لە گەڵدەمامک، هەروەک وڵاتانی مێردنشینی عەرەبی بەردەوامن لە ڕووبڕبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنادا. لە سەرەتای دەستپێکردنی پیشسازی بەرهەمهێنانی ڕووپارێزی تا ئێستا 35,000 لێفرۆشراوە. بۆ مناڵان پێویستیان بە دانێکی بچووکەیە، بەڵام بۆ پزیشک و پەرستیارەکان پێویستیان بە 180 پلە لە ڕووپۆشەکە هەیە. ئەرکام دەڵێت ئەو ڕووپارێزە بە شێوەیەک بەرهەمدێت کە بۆ هەموو کەسێک گونجاو بێت. ئەرکام دەژڵێت پزیشک و پەرستارەکان و کارمەندانی تەندروستی پێویستیەکی زیاتریان بە ڕووپارێزی هەیە بۆ خۆپاراستن لە ڤایرۆسەکە. لە هەر پیشەسازیەکدا و بۆ هەر داواکاریەک ڕووپارێزەکە بە گوێرەی پێویستی ئەو کەسە دەگۆڕێت. بۆ نمونە کرێکاران پێویستیان بە ڕووپۆشێکی مامناوەندی هەیە کە قورس نەبێت، چونکە پێویستە هەموو دەموچاوان داپۆشێت. ئەگەر بۆ پەرستیارەکانیش بێت گونجاوترە بێت. ئەرکام دەڵێت دەبوایە کۆمپانیاکەی دابخات لە دوای داخستنی زۆربەی شوێنەکان بۆ ڕێگەگرتن لە بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە، بەڵام دوایکردنەوەی ئەم ئۆفیسە بچووکە زیاتر لە 150,000 درهم داهاتی بووە کە نزیکەی 41,000 دۆلارە. پارتین سیاسی و تەفگەرین سیاسی لە هەرێمên Kurdan li Bakur û Bakurê Rojhilata Sûriya gana hev ji bo pêkînana êketiyekê bi navê Êketiya Niştimaniya Partên Kurdî li Sûriya. Gelo ev hevbendî wê heta çendê serkeftî be, ma ev pirsiyar arasteyî Ciwan Yusuf ji Komîteya Kurdiya Mafên Mirovan kir bi Skypê ku ji Swîsra bimere bû. Yani ez bihweriya me de ev rêketin wê ser bikevê ji ber di sedemê giring hene. Sedemek jê girêdaye bi Amerîka ve dixwaze grûpekî dixwaze piştevanîkê çêkê di Hindrûyê Sûriya de ji hêla Kurda û Ereba jî belkî yan jî ê Rojhilatê Ferhat. Sedema di duwa jî bihweriya me de her du layên Kurdî di rewşekê de ne her du bi xwe zeîfin, tenê nemakarin tiştekî bikin. Peyedê piştî çûbûna Efrînê û serêka hiniyê zeîf bû û enekesê jî bihweriya me de di gelek zeîfbûnê de jî derbas dibe piştî got yani piştevaniya wênayî ya got Başûrê Kurdistan hinek di aloza re derbas dibe. Belê pêtiviya wan bi hev heye li vî demî. Lê Tirkiye dibêje ew qet rê neda tiştek wesa çêbe, rêketinek wesa çêbe, yan yekgirtinek wesa çêbe di nav Kurdên Rojava de. Yani ez bihwerim yani ev naxuyayiya her dijminê Kurda naxwaze got li hev çêbûnek çê bibe yan jî rêketinek çê bibe di navbeyna Kurda re û ez bihwerim helwesta wêna helwesteka rasta ji hêla wêna be. Lê tenê gerek Kurd bêhtir wêna bi hişmendî rajinê de û karibin vê problemê di navbeyna xwe re rakin ji bo xatirê karibin çareserîkê çê bikin ji pirsgirêka Kurdî di Hindrûyê Sûriya de. Heta niha kêkî ciwan çi derneketiye çi ji peyedê yan jî enekesê li ser xalên rêketinî kavê çabe çan nabe. Em dizanin jî kêşeya wan a dirêjdem li ser bo nimûne mesela hêzên çekdar bû ku peyedê û YPG qet rê nedida hêzên bi navê pêşmergên Rojavên li Rojava çalak bin û wekû dibêjî cihê xwe bigirin. Heta niha yanî tu bêjî rêketin li ser wêna bêkirin, tu bêjî li ser wêna rêk bikevin? Yani ez bihwerim wê ev xala dawî bi gokaribin li ser bipeyvin û bişteğilin û ew ê xaleka ne gelekî giring bê ji ber di bihweriya me de enekesa tiban dora wêna ser pêşmergê roj nîne a di duwan jî Amerîka bi xwe jî naxwaze problemeka leşkerî di Hindrûyê vê hêza Qesedê de çê bike
بهتر دخوازی اف قصدی بمینه لیتنه بهتر رنگا درباس که هندروی قصدی جبوی کاربه خوشک کنترل بکی د روجاوای کردستان دا و د روجاوای فراد دا به تایبتی بهتر سر خاله گوچاوا پیاده کاری شریکاتی که براستی بکید نبینا انا کسی دا و چی کاری بده انا کسی و چی کاری ریا بده انا کسی جبوی کاری خوی کنوانی و ای سیاسی ده هندروی روجاوای کردستان دا بکی تو بیجی وی چی بده وی چی باو چتی کو بکاره با دزبردار باوکو دبیجن يعني دبهوريام دا پیاده و ته پروبلم نهاد في وقتی نهادا لجم نبی گو انا کسی کاری ببی هف بار ده هندروی ریوبریا خسر و جهنا گرنگ بدیه دا و کاربی شریک و هف بار بی دبریارا سیاسی دا و دبریارا دیپلماسی دا و دبریارا لشکری دا جی بخوا اف خال ای هری گرنگن گو کاربی پیاده بده و بهوریام دا یعنی افخالنا گرنگن هگر انا کسی براستی بخوازی ببی هفپار ده هندروی ریوبریا خسر را و پیک بینه جبر وکم گوتی دست پیکی دا هر دو جهکی ضعیف ایرو و دانستاندنه دکن بله که جوان گلک سپاس جوان یوسف کمیته کردیا مافی مروان جه سویسرا دیگل کرد کنکشن بو سپاس زور سپاس شو قدغایا هاتون و چونی و خواه درکرین جبر بلاوابونا ویروسا کرونا وصا کریا کو خلق لسوریا خوافیری شویه کی دی یجیانی بکن بتایبت جی لوان روژین ججنا رمضانی حاج عبود بسلمانك سوري دقل خيزانا خو فيل بواك و هر سال نويجا جشنا رمضان المزگفتا تا خيل جيد بگد. لأفصاله عبود و خيزاناوي نكاريبون بچنا مزگفته. جبر بلافبونا ويروسا كورونا همي مزگفت گردينه. لوي و خيزاناوي هر سردانا گورستان و گورين مريان و هندك جيرانا كرن. اليوم بمنا يعني بموضوع جائحة كورونا بر ویروس کرونا ام نچونه مزگفتن روژا یکی جشن رمضان مستردان گورستان او گور مرین خواکر يحيى ديراني جيران عبودي دبيجيد كو اويه بين خوش بو او نكاري بوج بو جشن زاروكن خوب بدا جريانان ما صفي هلا الموضوع عندي انا بدي اعمل السيران فيه انا اليوم عندي الطفل انا هذا از نکارم بچم گریانی دویل جیبو جشنی زاروکم ببم سیرانی من ته گنجیتی خدا گلا گریانی مسا کرنه از چوم همه جهان اروپا و گلای ولاتن دیتر جبر کاری خوب من همه تشتن دیتی لینو که از نشم رو بچم و بچم برداری هر جار خزانان زاروکت خود برنه نوا باخچان و بازاران دگریان و جلو برگینی جبو جشنیت کرین لی افصال جبر قدقه در کفتنه و بلاوونا ویروسا کرونا کس نکاری بو وکو جاران جشنه بگد. هر وصا عبودی گوتی جبر او نخوشینوی هین او نخوازید به ویروس نخوش بکوید. هلا الخوف من المرض طبعا انا اني مريض سكر اكثر شخص يعني المناعه عندي بتكون ضعيفه جدا از جوه نخوشی دترسم جبر که من نخوشی سوکری هیا او برگیریا من لوازه من گله کسی خوشتری هنه از نخوازم که ویروسی در باسی وان بکم آنجی جوان بگیرم جبر ویه که دورکفتنا جوای که من خمبار دکد چونکه ام نشن سردانا بکین او چت جدست من ناید حتی روز شنبه وزارت ساخلمی سوری هفته توش بوین ویروسا کرونا و 4 مری تومار کرینه و وزارت هاتنو چونه همی خربابونن بکومال دگل نویجا جشن قدغه کریه. هر روز همی باخچن گشتی جهاتی نگردن. دا کوره گریا بلاوونا ویروسا کرونا بکن. هلبت درکتنا ویروسا کرونا نبس آلوزی جبو سغلمی لجهان پیدا کرنا بلکو کشین سیاسی و آبوری جی دگل خواه ایناینا بتای بد جی بحثی کرن کو شرک دنیف برا روشحلات و روش آوا چینی و امریکا و ولاتین دین روش آوا دا درست با حتی چندی اگری وی شری هیا بلن صالح اف پرسیار جلو ای جاف شروع وکاری سیاستی لپاریسی کرنا
دکتۆر لۆ ئەی پەتای کۆڕۆنا هەر بە تەنها نەبۆتە کێشەیەکی تەندروستی کێشەیەکی گەوری سیاسی لە جیهانیشدا دروست کردووە بە تایبەتی کە ئاماژە دەکرێت بە شەڕێکی نوێی سارد لە نێوان ڕۆژهەڵات و ڕۆژاوادا ڕۆژهەڵات بە سەرکردایەتی وڵاتی چین و ڕۆژاواش بە سەرکردایەتی ئەمریکا ئەگەری ئەو شەڕە ساردە چەندە؟ ئەگەرەکەی لەوەدایە یاین دەستی پێ کردووە تا ڕادەیەک و چەندین جار لە ڕێگەی ترامپەوە لە ڕێگەی وەزیری با بڵێن دەرەوەی ئەمریکا ئاماژەی پێکراوە بیرمانەشێک کە ماوەیەک چەند ڕۆژێک پێش ئێستا وەزیری دەوەی ئەمریکا بەڕوونی لە کۆنفرانس پرێسا وتی کۆرۆنا دەستکردە ینی ڤایرۆسێکی دەستکردا وەچین ئەو ڤایرۆسی کردووە ئەمە حاڵەتی یەکەم بەڵگەی دووهەمیش بەدەستمانەوە ئەوەیە کە ئەمریکا هاوکاریە داراییەکانی بۆ منەظەمەی سەحەی دەولی ڕاوەستان کە وتی چیتر ئێمە ئامادە نین پارەی با بڵێن پارێکی زۆر هاوکاری ئەو منەظەمە ئەو ڕێکخراوە نێودەوڵەتیە بکەین کە چی لە ساڵی چین قسەی کرد مەبەستەوە بوو کە ڕێکخراوی جیهانی تەندروستی جیهانی بەوازحی و بەڕوونی نەیوت کە با بڵێن دژی سین نەوەستایەوە تا ڕادەیەک لەگەڵ سینە زمانێکی دیپلۆماسی بەکارێنە ئەمریکا پێی خۆش بوو ئەمانە هەمووی ئاماژەن و ئاماژەکانیش تەمان ئەم شتە هەنی خۆی هەیە ڕەگی و ڕیشەی خۆی هەیە ماوەی چەند ساڵێکە شەڕێکی توندەیە لە نێوان ئەمریکا بە با بڵێن سەرکردایەتی کۆمپانیا گەورەکانی ئەمریکاوانی کە پیانەوترێک گافا ئەپڵ فەیسبوک و ئەوانە لەگەڵ BATX کە کۆمپانیەکانی نیومەریک لە بواری تەکنۆلۆژیا نیومەریکی چین یەکێتی ئەوروپا لێرەدا ڕۆڵێکی ئێمە چەند جارێکە تا ئێستا لە گەورە کاربەدەستانی بڕۆکسلەوە گوێمان لەوە بووە کە ئاگاهی ئەدەن بەوەی کە چین خەریکە دەبێتە زلهێزی یەکەم لە جیهاندا یەکێتی ئەوروپا هیچ حەلێکی نییە چونکە لە سیستەمی جیهانی لە دوای شەڕی جیهانی دووهەمەوە کە دروست بووە هەمیشە ئەمریکا لەگەڵ ئەوروپا پیان وتراوە ڕۆژئاوا و ئەمیشە با بڵێن لە هاوپەیمانی نیدابوونە بۆ ئەم سیستەمە جیهانی کە ئێستا هەیە یەکێتی ئەوروپا جگە لە مێژوەکەی جگە لەوەی کە ئابوووریەکی بەهێزیشی هەیە و هەندێک وەکوتم پابندە با بڵێن لە ڕووی سیستەمی کۆمەڵایەتی لە ڕووی سیستەمی ڕەهەندی کۆمەڵایەتی و ڕەهەندی لە ئازادی لە یەکسانی لە ئەو بابەتانە لە ڕووی تەکنیکیەوە لە ڕووی لۆجیستیکی و تەکنیکیەوە ئەبێ خۆی یەکلا بکاتەوە پاڵ ئەدا بە کام لایەنیانایە بەڵام خۆی هەنێکی ئەوتۆی نییە یعنی با بڵێن چونکە ئەمریکا گافای نییە ئەمریکا BATX نییە هەن مەبەست متحادی ئەوروپا بگورەیەکی ئەوروپا ئەو دوو با بڵێن لە ڕووی نیومێریکەوە لە ڕووی تەکنۆلۆژیای نیومێریکە جیهان لە 10 ساڵی لە 5 ساڵ 10 ساڵ 15 ساڵی داهاتوو هەموو دنیا ئەگرێتەوە ئەوتۆیان نییە تۆ پەتای کۆڕۆنا دکتۆر چەندێک کاریگەری دەبێت بەسەر ئەو گۆڕانکاریە لە جەمسەرگیریە لە جیهاندا کۆرۆنا ئیشەکانی یعنی با بڵێن پەلەخست ینی پەرەی خێرایی ئەو پرۆسسەی خێرا پێکرد بیرمان نەچێ ئێمە لە ساڵی 1990 لە ساڵی 1990 لە ئەوروپا بە هەمان شێوە ڤایرسێکە بوو بە گریپی ئیسپانیۆلەوە نییە گریپی ئیسپانیۆل و ینی ئەوە خەڵکێکی زۆری کوشت و لە دوای شەڕی جیهانی یەکەمیش بوو لەوەوە ئەمریکا وەکو زلهێز هاتە پێشەوە و بوو بە هێزی یەکەم ئێستا کۆرۆنا بەشێک لە با بڵێن پسپۆران وا لە یەکدا لەیەکی دەدەنەوە ئەڵێن چین لە دوای کۆرۆنا هەمان شتە وەکو چۆنەوەی لە ساڵی 1990 ئەو ڤایرۆسە کە بەشێکی زۆری لە ئەوروپای با بڵێن مەملیۆنان خەڵک فەوتاچکە و کاتە تەکنۆلۆژیای فیزیشکی وەکو ئێستانی نەبوو ینی ئێستا بەشێک ئەڵێن کە کۆرۆنا بە هەمان شێوەیە و ئێستا چین تەحکومەکە نمونەیەکتان بەمێ لە فەرەنسایە مەتا ئێستش ماسک بەو شێوەیە دەست ناکەوێت ماسکی ئەوەی نییە بۆ کۆرۆنا دەست لە چینەوە وچین بەکەی بە هەوەسی خۆی ئەڵێ ئەینێرم ناینێرم تەحکومی پێواکە لە نێوان دیبلۆماسیەتی فەرەنسی و ئەمریکی تۆزێک تێک چوو پێشەک 2 هەفتەیەک چونکە ئەوەی ئەمریکا کڕی بووی ئەوەی فەرەنسا کڕی بووی نزیکەی چەند ملیۆنێ ماسکیان کڕی بوو لە ئاخر با بڵین اتفاق ینی لە مەتارەکە کەوا بوو کە شەحنی کەنبینێن بۆ فەرەنسا ئەمریکیان ڕۆشن پاریس هەتریان نابردیان بۆ ئەمریکا ئەمە ئەمریکا ینی چینەکە ئێستا تەحکوم بە هەندێک شتەوەکە و بۆتە هۆی ئەوەی کە ینی دێتە پێشەوەی دکتۆر لۆ ئەی زۆر سپاس دەکەم سپاس بۆ ئێوە کاتێکی خۆش
لە ڕۆژا بیرەوەری و ڕێزگرتنێ لە سەربازین دیرین یەن ئەمریکا کو دوشەمبووی بوو سوارن ماتۆرسەکان وەکو عادەت وەکو هەموو ساڵان بەرەف واشنگتن هاتن لێ ئەف ساڵە بێک و گوهێ خۆ بدەن خەتەر و ڕنمایین ji ber ڤایرۆسا کۆرۆنا. هەموو ساڵێکی ئاسایی لە ڕۆژی بیرەوەریدا کە ڕۆژێکی پشوی فەرمیە لە ئەمریکا و بۆ ڕێزلێنانە لەو سەربازانەی کە لە ناو هێزەکانی ئەمریکادا لە شەڕگیانیان لەدەستداوە خەڵکێکی زۆر لە سەرەدا دەوەستن بۆ سیرکردنی سەدان هەزار سەربازی کۆنی ماترسوار کە بە ڕۆڵینگ تاندر ناسراون. ئەم گروپە گەورەیە لەم ڕۆژەدا پێکەوە بەرە واشنگتۆن دیسی ماتۆڕەکەیان لێ دەخڕن. ئەم ساڵ کە بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆناوە زۆربەی بەرنامە و بۆنەکان بۆ پێشگرتن لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بەڕێوە ناچن، بەڵام هێشتا گروپێک لەم ماتۆرسوارانە لەم ڕۆژەدا واتە ڕۆژی بیرەوەری لە ژێر هەشتێکی بزوتنەوەی ڕۆژی بیرەوەری لە ماڵەوە بەردەوام دەبن لە نەریتی ساڵانەی خۆیان. کۆنە سەربازی هێزی دەریایی مێک مەکدانۆڵ کە بۆ دوو دەیەیە لە گروپی ڕۆڵینگ تاندردا بەشداری دەکات، دەڵێت کە ئەم کارە خێزان و هاوڕێیانێکی زۆری لە دەوری خۆی کۆ کردوێتەوە. لە ڕووی دەرونیەوە بەڵێ ئێمە پێویستمان پێیەتی لەبەر ئەوەی بۆ ماوەیەکی زۆرە ئێمە ئەمە دەکەین و هەردوو براکەشم کە سەربازی کۆنی ئەم وڵاتەن دێن و بەشداریەکەن. یەکێکیان لە نیویۆرکەوە دێت، ئەوی دیکەشیان لە مەسەچوستەوە. ئەگەر کەسێ بیەوێ من لە بەر وڵاتەکەم بکوژێت، منیش بە باشتری ێزارم کە ئەو کەسە بکوژم لە پێناو وڵاتی خۆیدا. ئێوە دەتوانن ڤایرۆسەکە وە کەسێکی خراپەکە سیرکەن، کەواتە من بڕیارە شتێ بکەم کە ڤایرۆسەکە بکوژێت یان ڤایرۆسەکە بڕیارە شتێ بکە کە ئێمە بکوژێت، کەواتە دەبێت زیرەک بین و عەقڵ و هۆشمان بەکاربێنین. بەهۆی قەیرانی تەندروستی ئەم ساڵەوە فەرماندار جان براون لە ڕێکخراوی کۆنە سەربازانی ئەمریکاوە ڕایگەیاند کە مەراسمی گەورەی ئەمساڵ کە بڕیار بوو لە واشنگتۆن دیسی بەڕێوە بچێت هەڵدەوەشێتەوە و لە باتی ئەوە کۆنە سەربازانی ماتۆرسوار نزیکەی 22 مایل لە گەڕەکەکەی خۆیاندا ماتۆر لێدەخڕون و لە ڕێگای ئۆنلاینیشەوە ئەکس و فیلمەکەی خۆیان بڵاو دەکەنەوە. هۆکاری ئەوەی کە ئێمە 22 مایلمان هەڵبژارد بۆ ماتۆرسواری ئەوەیە کە هەروەک دەزانین ڕۆژانە نزیک لە 22 سەربازی کۆنی ئەمریکا لە وڵاتەدا خۆیان دەکوژن. ڕاستە ئەمانە لە شەر گەڕاونەتەوە، بەڵام هێشتا لەناوە و لە ڕووی دەرونیەوە لە شەردان و زۆر جاریش لەم شەڕەدا خۆیان دەدۆڕێنن. ئێمە دەمانەوێت ئەمانە لەبیر نەکرێن. ڕێکخراوی کۆنە سەربازانی ئەمریکا هەروەها خەڵکی هەندەدا تاکو 22 دلار یارمەتی ئەم ڕێکخراوە بدەن بۆ پێشگرتن لە خۆکوژی ئەم سەربازانە یان وەکو ئیمزای خۆیان بخەنە ژێر ئەو داخوازیەی کە داوا لە کنگرەی ئەمریکا دەکات کە زیاتر کار بکات بۆ گەڕانەوەی تەرمی 800,000 لەو سەربازانەی کە تاکو ئیستا بێسەر و شوێن ماون و تەرمەکەشیان نەهێنراوەتەوە ناو خاکی ئەمریکا. بهیوی و داخوازن دەمەخۆش بێ چەندێن تین دوماهەیە بەرنەما کورد کۆنەکشن یا vê جارێ هەتا دیگەهینەیەک جارەکەدی هەر شاد و بەختەوەر بن بدوعا.